عێراقی پشتی پەردە. تەنگەژەی دۆلار عێراق ناچار دەکات ڕوو لە ئەمریکا بکاتەوە. محەممەد شیع سۆدانی سەرۆکوەزیران ڕێگەخۆش دەکات بۆ بینینی جۆ بایدن سەرۆکی ئەمریکا. گۆڤاری فۆرم پۆلیسی ئەمریکی لە راپۆرتێکدا باسی پەیوەندی سەرۆکوەزیرانەکانی عێراق لەگەڵ ئەمریکا دەکات و دەڵێت هەمیشە سەرۆکوەزیرانەکان لە پشتی پەردەوە پشتگیریان لەمانەوەی هێزەکانی ئەمریکا لە عێراق کردووە. دوای تەنگەژەی بەهای دۆلار ڕۆڵی ئەمریکا و کاریگەری لەسەر عێراق زیاتر هاتۆتە بەرباس. لەم نێوەندەدا بابەتی مانەوەی هێزەکانی ئەمریکاش لە عێراق باز دەکرێتەوە. 3 ساڵ پێش ئێستا عێراق لە لێواری دەرکردنی سەربازانی ئەمریکیدا بوو. چەند ڕۆژەیەک دوای کوشتنی قاسم سولەیمانی هێرشی موشەکی پێچەوانە بۆ سەر سەربازانی ئەمریکا لە عێراق گەیشتە لووتکە. لەو کاتەدا پەرلەمانی عێراق بە پشتیوانی سەرۆکوەزیرانی ئەو کاتە دەنگێکی زۆریان بۆ دەرکردنی هێزەبیانیەکان لە وڵاتدا کۆ کردەوە. گۆڤارە ئەمریکیەکە لە زاری بەرپرسانی ئەمریکاوە دەڵێت دیمەنی ئەو کاتی بەغداد دۆخێکی شێواو بوو. بەرپرسانی حیزبوڵڵای لوبنان کە لەلایەن ئێرانەوە پشتیوانی دەکرێن چاودێری دەنگدانی نێو پەرلەمانیان دەکرد بۆ پێش پاداشت یان سزا چاوەڕێی پەرلەمانتارانی دەکرد. جۆناسان لۆرد کە پێشتر بەرپرس بوو لا وەزارەتی بەرگری ئەمریکا و یاریدەدەری کۆنگرێسیش بووە کە ئێستا بەڕێوەبەری پرۆگرامی ئاسایشی ڕۆژهەڵاتی ناوەڕاستە لە سەنتەری ئاسایشی نوێی ئەمریکا دەڵێت ئەندامانی کەتایبی حیزبوڵڵاه لە دەرەوەی ئەنجومەنی نوێنەرانی عێراق نامەیان بۆ پەرلەمانتاران دەنارد، هەڕەشەیان لێدەکردن یان بەرتیلیان پێدەدان بۆ ئەوەی لە بەرژەوەندی دەرکردنی هێزە بیانیەکان دەنگ بدەن. بە گوێرەی راپۆرتی گۆڤارەکە ڕەنگە مانەوەی هێزە ئەمریکیەکان بۆ ماوەیەکی نادیار بەردەوام بێت. ئەماش دوای ئەوە دێت کە سوودانی لە یەکەم چاوپێکەوتنیدا لەگەڵ میدیاکانی ڕۆژاوا هەفتەی ڕابردوو بە وۆڵ ستریت جۆرناڵی ڕاگەیاندبوو دەیەوێت ئەو 2000 هێزە ئەمریکی لە عێراقدان و مەشق و ڕاهێنان بە سەربازە عێراقیەکان دەکەن بەردەوام بن لە کارەکانیان. سوودانی گوتوویەتی ئێمە پێمان وایە کە پێویستمان بە هێزە بیانیەکانە، کۆتای پێهێنانی داعش پێویستی بە کاتی زیاترە. پشتیوانی ئاشکرای سوودانی بۆ مانەوەی ئەمریکا لە عێراق وەک خاڵێکی وەرجەرخان و کتوپڕی هەڵوێستی بەغداد دەبینرێت. بەڵام ڕەنگدانەوەی جوڵەیەکی بەردەوامی ساڵانی ڕابردووە بە ئاراستەی واشنگتن. بەرپرسانی پێشووی ئەمریکا بە فۆرم پۆلیسیان ڕاگەاندووە سەرۆکوەزیرانەکانی عێراق هەمیشە لە پشتی پەردەوە پشتگیریان لە گرنگی مانەوەی سەربازانی ئەمریکا کردووە. تەنانەت لە سەردەمی عادل عەبدولمەهدیشدا ئەم پشتگیریە هەبووە. ئەو کاتی لە ساڵی 2020دا گرژیەکانی نێوان ئەمریکا و ئێران گەیشتنە لووتکە بەهۆی کوژرانی قاسم سولەیمانی و ئەبوو مەهدی موهەندیس. بەرپرسێکی باڵای پێشووی ئیدارەی ترەمپ کە بە مەرجی ئەوەی ناوی بڵاو نەکرێتەوە قسەی بۆ فۆرم پۆلیسی کردووە و دەڵێت لە گفتوگۆکاندا بەرپرسانی باڵای عێراق لە پشتی پەردەکانەوە پێیان دەگوتین ئێمە 100% پشتیوانی مانەوەی سەربازانی ئەمریکا دەکەین، هەم بۆ تێکشکاندنی داعش هەمیش بۆ کەمکردنەوەی هەژمونی ئێران بەسەر عێراقدا. بەرپرسەکە گوتوویەتی هەرکە پەردەکان لا دەبران گۆڕانکاری لە قسەی بەرپرسانی عێراقدا دەبیسترا چونکە ئەوان دەبوو بەو شێوەیە مامەڵە بکەن. هەرچەندە سوودانی بە پشتیوانی بەشێکی ئەوان هەبوو بە سەرۆکوەزیران کە بەوە ناسراون نزیکن لە ئێرانەوە، بەڵام لە دوایین هەوڵیدا هێزی دژە تیرۆری بەکارهێنا بۆ سەرکوتکردنی بە قاچاغبردنی دۆلار بۆ ئێران. ئەمەش بەلای واشنگتنەوە وەک هەنگاوێکی دڵخۆشکەر بۆ داڕشتنی سیاسەت دەبینرێت. هەر ئەمەش بووە هۆی ئەوەی برێت مەگۆر ڕێخەری کۆشتی سپی بۆ کاروباری ڕۆژهەڵاتی ناوڕاست و ئەفریقا چەند ڕۆژێک دوای لێدوانەکانی سوودانی لەبارەی هێزەکانی ئەمریکاوە بگاتە بەغداد. بەرپرسە باڵاکەی پێشووی ئیدارەی ترەمپ دەڵێت ڕاستە دەبێت بەرپرسانی عێراق هاوسەنگیان هەبێت، بەڵام پێویستیان بە پشتیوانی بەردەوامی ئەمریکاش هەیە. بە گوێرەی راپۆرتەکەی فۆرم پۆلیسی لە ئەگەری زیاتر هاوکاریکردنی عێراق و ناردنەوەی دۆلاری زیاتری ئەمریکی بۆ وڵاتەکە و بوونی پەیوەندیەکی هاوسەنگتری واشنگتۆن و بەغداد هاوشێوەی پەیوەندیەکانی واشنگتۆن لەگەڵ وڵاتانی کەنداودا پاڵنەرێکی سەرەکین بۆ گۆڕینی ئاراستەی پەیوەندیەکەی نێوان عێراق و ئەمریکا.